بینەرانی ئازیز و خۆشەویست، ئەم کاتە و هەموو کاتێکی ژیانتان شاد، خۆشحاڵین لەم ئەڵقەیەش لە بەرنامەکەدا لەگەڵ ئێوەی ئازیز بە یەک شاد دەبینەوە. میوانی ئەم ئەڵقەی بەرنامەکەمان زۆر بەڕێز هاوڕێ کەریم عەلیپور ناسراو بە کەریم سیسێری، هەڵسوڕاوی سیاسی و پێشمەرگەی دێرینی کۆمەڵەیە. بەو هیوایی کە تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن، فەرموون بۆ بیستن و بینینی ئەم بەرنامەیە. کاکەریم جان، زۆر سپاس، بەخێر بیت، مەمنون لەوەی کە بەشداری بەرنامەکەمانی. کەریم جان، زۆر سپاس بۆ تۆش و بۆ هاوکارانە لە تەلەڤیزیۆنی کۆمەڵە. دەستان خۆش بێ بۆ ئەو دەرفەتە کە بە ئێمەتاندا و کە بتوانین بڕێک لە ژیان و بەسەڵاتی خۆمان باسکەین. ڕێز و سڵام هەیە بۆ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە شەریعە. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان. جا بۆ ئەوەی کە بەر لەوەی پرسیارەکان من ئاراستە بکەم، پێم خۆشە سەرەتا بیۆگرافیەکی کورتی خۆت بۆ ئەوەی کە بینەران بزانن کاکەریم کێیە باس بکەوە، دواتر پرسیارەکان ئاراستە دەکەم. بەسەر چاو من ناوم کەریم عەلیپورە، ناسراو بە کەریم سێری، کە لە ناو کۆمەڵەشدا بە کەریم سێری ناسراوم. ساڵی 1344 لە بنەماڵەیەکی زەحمەتکێش لە ئاوایی سیسێر لەدایک بووم. بژێوی ژیانی ئێمە وەک خانەوادە کاری کەشاوەرزی و ئاژەڵداری و ئەوانە بووە، دەتوانیمانە لەو تەرێقە بژێنی ژیانی خۆمان دابینکەین. یعنی بۆ خۆتان زەوی وزارتان بوو یان لەسەر زەوی خەڵک کارتان دەکرد؟ خۆمان زەوی وزارمانە بوو، دیارە لە دیاتەکان بە نیسبەت ئەو مەنتیقەی ئێمەوە زەوی وزارێکی وا سەیر و عەجایبی نەبوو، چون زۆرتر شاخ و داخ و جەنگەڵە دارستانە. بەڵام ئەو زەوی وزارە ئێمە هەمان تەقریبەن بەشی خۆمان بوو. ئەڵبەتە من یەک شتت باس کەم، کاتی خۆی ئێمە بڵێن لەو دێ ئێمە چەند خانەوادەیەکن، خانەوادەی گەورە بوون کە ئێمەش یەکێک لەو خانەوادانە بووین کە گەورە بوون، برا و ئامۆزا و ئەوانە کە بە یەکەوە ژیاون و بەر لەوە جیا ببنەوە. تقریبا ژیانمان خراپ نەبووە، مەسەڵەن مێژداری هەبووە، ئاژەڵداری هەبووە، کاری کەشاوەرزی وەک زەوی وزار و ئەوانەمان هەبووە. لەو تەریقەوە بژێوی ژیان دابین کراوە. بەڕێستان منداڵی چەندومی بنەماڵان؟ من دقیق نازانم منداڵی چەندم، بەس دەزانم چەند مناڵ بووین لە خانەوادەکەماندا. ئێمە 5 خوشک و 3 برا بووین. من لە براکانم من دووەمینم. 2 خوشکم لە ژیاندا نەماوم بەداخەوە، یەک دانیان لە سوێد، یەکیشیان لە ئێران قەدیم فەوتی کردووە. کاکەریم چۆتە مەدرسە، دەرسی خوێندووە؟ بەڵێ، من دەورانی سەرەتایی مەدرسەم لە سیسێر تەواو کردووە. بۆ ئیدامەی تەحسیل چوومە ڕەبەت، 2 ساڵ لە ڕەبەت بووم. بۆ ساڵی سێوەمی ڕانمایی ئێمە چوونە سەردەشت، بەهۆی ڕەفیق و دۆستەکانم لەوێ بوون. ئێمە توانیمان لە ماڵێکدا هەم بە خاترەوەی کە بژێوی و ئەوانش بڕێک سەخت بوو، تۆ نەدەتوانین بە تەنیا خانوویەک بگری یا ئەو شتانە. ئێمە تقریبا 5-6 نەفەر بووین، هەمووشمان سیسێری بووین. لەوەی تر ئیدامەی تەحسیلمدا ئەوەڵی دەبیرستانیشم تقریبا تەواو کردووە. تا ئەو کات ئێستا ڕاپەڕین نەکرابوو، وایە زمانی شا؟ تقریبا 2 ساڵ لە دەورانی ڕاهنمایی من بڵێن لە ڕەبەت بووم. ئیتر وردە وردە تەزاوڕاتەکان دەستیان پێکرد. ئێمەش دیارەم تەمەنێکی وا سەیر و عەجایب زۆرم نەبوو بەڕاستی، تقریبا تەمەنم زۆر لەژێر چادەوانە شەوڵوە دەبڵێن. انقلاب جا ئێمە شەر وەک ئەو جەماعەتەی کە ئیتر بەشداریمان لە تەزاوڕاتەکان کردووە و لە سەردەشت بەڵێن لەوێ بووم. ئەو سەردەمانی کە تەزاوڕاتەکان دەستیان پێکرد، حاڵ و هەوای ئەو کات چۆن بوو؟ ئێوە کە تازە لاوێک بوون لە مەدرسە و شتە بوون، جەو و فەزاکە چۆن بوو؟ چیتان شاهیدی چی بوون؟ یان چیتان هەست پێ دەکرد؟ فەزاکە زۆر خۆش، ئێمە هێزانێکی زۆر سەیر و عەجایبمان زۆرمان هەبوو.
کاتی خۆی من بڕێک دەگەڕێمە بۆ دوایە زمانی شای بەر لەوەی انقلاب بکرێ ساڵێک 2 ساڵ بەر لەوەی انقلاب بکرێ ڕژیمی شا و کاتە زۆر فشاریان بۆ خەڵک هێنابوو کە ئەسلحە و شتە لە خەڵک وەرگرنەوە من بۆ نمونە مامێکمە بۆ ئەسڵەن لە ساسمەزەنیشی نەدەزانی نێزانین بە ساسمەزەنیش تەقێ بکە بەڵام زەختێکی زۆریان لە خەڵک کرد کە بە زۆری ئەسلحەیان پێ پەیداکەنەوە ئێوە ئەسلحەتان هەیە ئەسلحە من ئەو قینەمان لە دڵیدا بوو بەڕاستی دوایی کە تەزاوەڕاتەکان دەستیان پێکردووە ئەوانە ئێمەژ بەو پەڕی توانەوە بەو پەڕی خۆشحاڵیەوە بەشداریمان کرد لە تەزاوەڕاتەکاندا لەو سەردەمی ڕاپەڕیندا ئەگەر تەوسیفێکی تەزاوەرات و ناڕزایەتەکان بکەیت هاو کاتێکە دەڵێنەوە شا ڕۆی لە ئێران چۆن بوو تەزاوەراتەکان چێ ڕێکی دەخستن ئەگەر لە بیرت بێت چۆن بەڕێوە دەچوون مەخسەن لەو منتخی خۆتان لە ڕەبەت سەردەشت من دقیق لەبیرم نەچێ تەزاوەڕاتەکان هێدەک دەخن بەڵام ئێمە جەمعێکی سێری بوون هەم وەک مەعەسی لەمەوە خەڵکی ئاوایەکەشمان کە داهاتن لە سیسێرەوە بۆ سەردەشتووە ئەوانە بەشداریان دەکرد ئاوا بوو بەڕاستی من دقیق لەبیرم نەماوە چێ سازماندەی تەزاوەڕاتەکەین چون خەڵک بەحام دەچوون ئێمەش دەچوون شعار و شتمان دەدان وەک ئەو خەڵکانەی تر باش دواتر راپەڕین دەکرێت بە دوای راپەڕیندا فەزا ئازاد دەبێت پێشمەرگە و شتە بێتە ئاراوە ئەو سازمانە سیاسیانە دەست دەکەن بە کاروی چالاکی بەڵام ئەو کات کۆمەڵە ئێستا عەلەنی نەبووە بەڕێستان لەگەڵ کۆمەڵە دواتر پەیوەست دەبن چۆنەکە لەناو ئەو ڕێکخراوە و سازمان و هێزانەی کە بوون لە ساحەکەدا ئێوە لەگەڵ کۆمەڵە سەمپاتی پەیدا دەکەنەوە هۆگری کۆمەڵ دەبن ئێمە جەم هێگەیە لەو کە بتم بە یەکەوە مەعەسیر بوون هەم ڕەفیق بوون هەم ڕەفیقی دەورانی مەعەسیری بوونەوەانە و بەهۆی ئەوەشەوە کە لە دەیەکەی ئەمە جەماعاتێک هەم سیاسی بوون پێشمەرگە تقریبا کۆمەڵەش کە ئیعلام مەوجودیەتەوەوانەی کرد بوو مەقەرات و شتەدانرا من لەو تەریقەوە لەگەڵ کۆمەڵە ئاشنا بووم جیاوازی کۆمەڵە لەگەڵ لایەنەکانی دیکە چی بوو یعنی مەعیار چ بوو بۆ ئێوەیە کە کۆمەڵەتان انتخاب کرد وەکو زەرفێکی سیاسی بۆ فعالیت وڵا کۆمەڵ هەرەوە بە پێیەوەی کە من گفتم دەتەر ئەو ڕەفیقانەوە کەسی سێری بوونەوەوانە هەروە باس و شتمان دەکرد و باسی کۆمەڵیان دەکرد و کۆمەڵە چیە و هەدەفی کۆمەڵە چی و چی دەوێت ئەوانە ئێمە لە تەریقەوەی دێر تەسمیم ماگرت کە پەیوەندی بە کۆمەڵەوە من بە ڕۆشنی پێم خۆشە ئەوەی کە باز دەکرات دیانکوت کۆمەڵە چی دەوێت مەسەرەن بەرنامەکەی چیە شعارەکان و دروستمەکانی چین پێم خۆشە ئەوانە بەوردی باس پێکە دیانکوت کۆمەڵە چی دەوێت بۆ خەڵک باسی وانێکە کۆمەڵاکە حیزبێکی زعامەت کێشە دەوێت تەبەقەی کارگەر کۆمەک بکات ئازادی هەبێ بەرابەری هەبێ تقریبا خەڵک بۆ خۆی لە بەرهەمی خۆی بخوات خەڵک بۆ خۆی ئازادانە بیرۆڕای خۆی باسکات یعنی چەوسانەوە نەبێت زۆرتر ئێمە ئەو کاتێکە دەڵێم زۆر گەنج بوومەوانە زۆرتر ئەوانیان بۆ بازەکەین دوایە نەشریات و ئەو شتانە مەسەلەن هەبوون ئێمە دەمان خوێندەوە لەتەرێ ئەو جەماعەتەوە لەو تەریقەوە بە کۆمەڵە ئاشنا بووین ئەو پرسیارەم بۆ یەکرداو بە وردی دروستمەکان دواتر دەچیە کۆمەڵەوە تەمەنێکرد لە کۆمەڵەدا تێپەڕ دەبێ و هەتا ئێستاشی لەگەڵ بێت هەر نزیکی لە کۆمەڵە ئەو دروستمانەی کە ئێوەمانان و ئەمسالی ئێوەی جەزبی خۆی کرد بە ئێوە چوونە ناو کۆمەڵەوە لە ناو کۆمەڵەدا کردەیی بوون بەڕاستی چەندە تەسەورتان بۆ ئەو دروستمانەیە ئەو شتانێک کە لە کۆمەڵە وەکو خصوصیات تایبەتمەندی باسییان دەکرد لە کۆمەڵەدا ئێوە بۆ خۆتان دیتان و عەمەلتان پێکرد ڕاستەکەی ئەمن بۆ خۆم بەر لەوە بمە پێشمەرگە من وەک هەوادار و لە هەنگەری کۆمەڵە بووم
منەوە لە تەسمیم نەگرن ڕێک بچمە گەڵ کۆمەڵە چەک هەڵگرن ئێمە کە مەعسیر بووین دەما خوێندەوەوانە لە ئەنگری کۆمەڵەش بووی مەسەلەن نەشریاتی کۆمەڵە وەک خەبەرنامەوەوانە بڵاومان دەکردەوە دوایەوەی وردە زیاتر ئێمە هاتوچۆی مەقەڕەکانی کۆمەڵەمان دەکرد بۆ یەکەم جار مەقەڕی کۆمەڵە لە ڕەبەتوانە دانرا دوای مەقەڕێکی تقریبا ساری بوو هات بۆ سیسێر لە پێش ئاوایەکەی سیسێرە مەقەڕەیشاندانە ئیتر وردە من زیاتر لەگەڵ کۆمەڵە تێکەڵ بووم و بە سیاست و هینەکانی کۆمەڵە ئاشنا بووم ئیتر چەکمان هەڵگرت چەک وەک هێزی بەرگری ئەو کاتە هێزی بەرگریان پێگەڵان هێزی بەرگری کۆمەڵە لە ئەنگری کۆمەڵە هەتا جەولەیەکیشمان کرد جەولەیەکمان کرد بۆ چەند دێهات گەڕان و تەبلیغات و مەسەلەن دەچوین لەو دێهاتانە پێشمەرگەکانی کۆمەڵە قسە و باسییان دەکرد بۆ خەڵک ڕوونکردنەوە بە سیاست و بەرنامەی کۆمەڵە چیە ئیتر بۆ بە پاییز ئێمە دەبوو بچینەوە مەدرسەی میش بەڕاستی دیار بوو ینی مشکلەیەک بوو ئێمە چەکمان هەڵگرت بوو چەکمان پێ بوو لەو دیاتانە دەگەڕاین بە لەحاز ئەمنیەتەوە بۆ ئێمە باش نەبوو کە بچینەوە دووبارە ئیدامە تەحسیل دێن ناس قەزا لەگەڵ باوکم قسەم کرد کەم ئەوە بۆ ئێمە مشکلە ئێمە ئێستا بچینەوە احتمالی زۆرە بمانبنەوەانە تروا بوو بام گوتی نایەوە منداڵ و چێ کاری بەیەوە و دمڕوتی وەگەیەوە کەس کاری پێێنین و بڕۆنەوە ئیدامە تەحسیل دەنین تروا بۆ ئەمە چوینەوە دیار هەر لەژێر فشاردا و لەژێر کۆنتڕۆڵدا بووین لە بیرم دێ تەژێ جەنازەی دوو هاوڕێ یەکیان لە ئەنگری کۆمەڵەی بوو ناوی ڕەحمەت شەریفی بوو برای کە ئەحمەدی شەریفی مەسعود شەریفی لەوێ تەشێ جەنازەکانی وانیان دەناشت ئیتر جەماعەتێکی زۆر لە تەشێ جەنازەکە سەر قەبران بەشداریان کرد جەمهوری ئیسلامی لەوێ بوو دیار بوو بە دوا خەڵکدا دەگەڕاوانە لەوێ یادی بەخێر شەید ئەمیریان گەرەوە چەند خەڵکیان زۆر تر ئەمن ئەو گەڕانەوە لەوێ نەگیرام بەڕاستی دواییدا چوومەوە هاتینەوە بۆ سیسێرێ لەوێ جەمعێک بووین من بووم شەید ئەمیر بوو چەند نەفەری کە بوون تەسمیم مانگە بچین لەگەڵ کۆمەڵە چەک کۆمەڵا بگرین زۆر باشە ئەو کاتێکە لایەنگر بوون وەکو هێزی بەرگری چەکیان پێدا بوون ئەو چەکەی لایەن کۆمەڵەوە پێتانرا بوو نییە ئەیجا بۆ ئیستفادە لێکردن بۆ ئەو ئەرکەی کە پێتان دەست پێ درێت وەکو بەرگری ئاموزشێک لەو سەردەمەدا ئەو کەسانی کە چەکانیان پێدرا بوو ئاموزش درا بوون بۆی کە چۆن کەڵک لەو چەکە وەربگرن و ئەرکیان چییە؟ بەڵێ ئاموزش درا بوون لە دێهاتەکاندا مەسەلەن هێزی بەرگریە بوو کە کۆمەڵە چەکی پێداون بازە دێ مەسەلەن ئازابەکانی کەس چەکیان پێدان وەک هێزی بەرگریوان و یا بارحاڵ وەک لە ئەنگریوان چەکیان هەڵدەگرن مەسەلەن شەوانە نیگابانە لە دێهاتەکان دەدا بەڵام ئەو جەماعەتە بەڵێ تا حەدێک دەورەیان پێ بیندرا بوو چەکیان دابوون ساڵی چەند ڕەسمەند دەبی بە پێشمەرگە ئێمە دوایەوەی کە تقریبا ساڵی 1360 بوو ئێمە ڕەسمەن ئەو جەماعەتە تەسمیم مانگرت بڕۆین بۆ گەڵ کۆمەڵە هاتینە خوارێ لە سیسێرەوە بەرەو ڕەبەت مەقەڕی کۆمەڵەی لێ بوو بچین لەوێەوە خۆ معرەفی کەین و ئەوان تەسمیمان بۆ بگرم زانین چینە کوێ لەوێ دەورەمان پێ دەبێنین یاکوو لە شوێنێکە تر لە نێوەیە ڕێیا دیارە دایک و بابەوانە دواکەوتن و گریان و هات و هاوار و نابێ بۆنەوەوانە هەران لە ڕێگایەک دوو نەفەریان لێ جێڕاینەوە باقیەکەمان چوون نەڕەبێت سێ نەفەر مابوونەوە من بووم کەچێککە بوو شەید ئەمیریش بوو کە یادی بەخێر لەژێڕانەمەوە ئێمە چوونە مەقەڕی وتمە هاتوون ببینە ڕەسمان ببینە پێشمەرگەی کۆمەڵەوە دەیکتیان باشە ئێمە دەتان لێرین بۆ دەورەی ئاموزشی بۆ مەنتیقەی بانێ دێهاتێک بوو بە نێوی ننجنێ ئێمە چوین بۆ ئێوە لەوێ خولاسە لە خێراتن و ئەولا و دەستمان کرد بە دەورەی پێشمەرگاتی دوای دەورەی پێشمەرگاتیمان بە کۆتایی هاتینەوە بەرەو مەنتیقەی سەردەشتێ کاتێکا ئەو ڕەسمەندە بن بە پێشمەرگە تەمەنتان چەند دەبوو دەقیق ئەگەر لە بیرت بەڕاستی تەمەنم 16 ساڵ دەبوو چۆن بە پێی
پرەنسیپ بە پێی ڕەواڵ ئەوەندی کە من بیستومە و ئاگادارم وەتا ئێساشی لەگەڵ بێت تەبیعەتەن و کەسانی کە خواردتر لە 18 ساڵن نابێ چەکدار بن و ئەگەر چەکدار بن نابێت ئەرکی نظامی و چالاکی نظامیان پێ بسپێردرێت. ئێوە کە بە تەمەنیش کەمتر لە 18 ساڵەوە دەبنن پێشمەرگە ئەرکتان چی دەبێت لەو تا دەگەن بە تەمەنی یاسایی بەخۆ؟ من ئەوەی وەبیرم دێ کە چەکم هەڵگرتووی وەک پێشمەرگێکەوە چەکم لەشانکە دیترە من ئینسانێکی تەعادێک مازەراجووانەش بووم، یانی زۆرم حەز لە چەک و زۆرم حەز لە تەقەکردن نازم ئەو شتانە بووی تر من بەڕاستی زۆرم لەبیر نەماوە، یعنی دوای بەرگریەکی واش لە ئێمە نەکراکەوە سنتان کەمە یا تەمەنتان تەمەنێکی قانونی نییە بۆەوەی کە چەکتان پێ بدەینەوەنە. بەرحاڵ لە سەطحی ئەوڵەکان لە سەطحی جەولەکردن و مەسەلەن کومیتە بەخش و شتیوە هەبوون دەچون لە دەهاتەکان تەبلیغات و سوقەڕانیان بۆ خەڵک دەکرد، ئێمەش وەک پێشمەرگە لەگەڵیان بووینەوەوانە و وردە وردە دوای واردی شەڕ بووین و دەرگیریەکان کە لەگەڵ جەمهوری ئیسلامی و ئەوانە بوو دەستی پێکردی تر حەمەلەن واردی کاری نظامی و شەڕ و عملیات و ئەو وەزایفانی کە لە تەشکیلاتدا کۆمەڵەدا ئەو سەردەمە پێ دەست پێدا مەناتقێکی ئازاد بوو، یعنی زۆرتر کاری جەولە و تەبلیغاتمان بوو ئەوانە. ئەو دەورەیە تێپەڕ دەکەی و حتمما تەمەنیش وردەوردە دەچێت سەرێ و دەجا بێگومان لەو ماوەدا ئامۆزیشی دەبین لەگەڵ کۆمەڵێک مەسایل زیاتر ئاشنا دەبی و دواتر حتمما پێش دێت کە دەرگیری شەڕ و ڕوبەڕبوونەوە دەبن. ئەوەڵین جارێکە لە یادت بێت تووشی شەڕ و دەرگیری بوون لەکوێ و لەگەڵ چه هێزێک؟ یەکەم جار من کە پێشمەرگ بووم و دەرگیری شەڕ بووم لەگەڵ کۆماری ئیسلامی دەرگیر بووین، تقریبا لە مندقەی ڕەبەتێ بوو، دەرگیر بە هەلیکۆپتێرێک کەوت بوو، ئێمەش دەچووین خولاسە بچین یا شت کۆبکەنەوە یا بەنەوەیەک مەسەلەن پێماوا بوو لێ نیروی حکوومەتی لێوانە بچین تر لێوە دەرگیر بووین. ئێمە یەکەم شەڕم لێوە بوو بەڕاستی. ئەو هێلیکۆپتێرە لەلایەن پێشمەرگەوە کەوت بۆ خوارێ؟ ئەوڵە خۆی وابزانام نەقسی فەنی بوو، هەلیکۆپتێری باری بوو لەو دوو پەروانەکان بوو کەوت بۆ خوارێ، تر ئەوان هاتن کۆمەک بکەن، ئێمەش تەقریبا چووین بەهەرحاڵ دەرگیر بووین، ئەوان لەوێ شەڕەکە کۆتایی پێهات. ئەو شەڕە چۆن بوو؟ یعنی پشتە و برینداری بوو یا هەر تەنیا لە حەدی دەرگیری و لەبیرم نەماوە دەرگیر بووین، بەهەرحاڵ تۆمپارە بارانەوە نەشکراین هەتا دوای ئەوانە کە وردەوەردە مەسەلەن عەمەلیات سازماندەهی دەدرا، دەستە و پەل سازماندەهی دەدرا، یعنی دانارین بۆ مەعموریەت بۆ شناسایی ئەوانە وردە وردەی ئەو جار بەگەرمی وزعەتی عەمەلیاتەکان و وزعەتی تەبلیغاتی کۆمەڵە لە دێهاتەکاندا ئەوانە دەستی پێکردی لە زۆر شوێنیش دەرگیر دەبوو هەتا لەگەڵ کۆماری ئیسلامی هەم مەسەلەن زۆر داریش حیزبی دەموکرات بووی، هەر نەوەندەی وەبیرم لە ئەوڵەوە کە تا ڕۆژەش لەگەڵ کۆمەڵاتەوە دەرگیری چوک چوک لەگەڵ حیزبی دەموکرات هەبوو، مەسەلەن لە مەقەڕەکان لە ڕەبەت بەتایبەت زۆر جار دەرگیر دەبوو. من سەیتەرە دانا و تۆرە بە دەرگای مەقەڕ حیزبی دەموکرات لەوێ تێپەڕ دەبوو ڕای نەدەگرت، مەجبوور بووی شتێک حەکس العەمەلێک لە خۆ نیشان دەی، زۆر جار بەو نەوعە دەرگیر دەبووین. کاکەریم زیاتر لە بەشی نظامیدا چالاکی کردووە، ئەو ئەرکانەی کە پێت سپێردراوە چی بوون، لە چیدا خۆی دەدیەوە، چ بەرپرسیارەتیەک لە چ زەمینەیەکدا کاری مشەخەست پێدەست پێدرا؟ من لە بەشی نظامیدا بڵێن مەسوول دەستە بووم، بەشی نظامیەکەی زۆرتر کاری نظامیمان دەکرد، تا حەدی مەحاوین پەل و ئەوانەش ڕۆشتوم لە زۆر مەناتق من حزورم هەبووە بڵێن هەر لە سەردەژ ڕابگرێت تا بانە و تا مەریوان. بەشی زۆری ئێمە بەڕاستی لە مندقەی بانە بووین، حوزەی فعالیەت وەک خۆم
زەنهێک مەسەلەن پێشمەرگەی کۆمەڵە بوون دانارن بۆ بانی ئەو تاویزاتە هەبوو مەسەلەن ناوچەکانی کەرادا هاتن بۆ سەردەشت لە سەردەشتەرا دەچوون بۆ منتیقانی دیکە کە زوری فعالیەتیان وەسیعتر بێتەوە ئەنا من لەو تەریقەشەوەی بەشداری کاری نظامی بوون. لەو ناوچانەی کە متغیر بوو جیاواز بوو لەم شار بۆ ئەو شاریە لەم ناوچە بۆ ناوچە دەنێردران و جەولەتان دەکرد کاری نظامیتان دەکرد تەبعاً جیاواز لەو مەموریەتانەی کە تێدا دەرگیر دەبوون یا دەچوون ئەمدەن بۆ دەرگیری کاری دیکەی ئەو جەولەیە چی بوو ئەو تیمە پێشمەرگەی کە دەچووە لەم ناوچە دەچۆ ناوچەیەکی دیکە دێهاتەکان شارەکان تەبیەتەن چیان دەکرد ئەو پێشمەرگانە ئەو تیمە ئەو هێزە بەڵێ لە مەنتیقەی سەردەشت کاری ئەو هێزانە تەنیا سرفەن کاری نظامی نەبوو یارە کاری نظامەکەش هەر لە خزمەت ئاهدافەکەدا و ئاهدافی حیزبەکەدا بووە ئێمە یارمەتیمان بۆ کۆمەڵە کۆ دەکردەوە تەبلیغات دەکرا بەعز دەکرا بە تایبەت لەسەر کە بەعزە جارێک دەرگیر دەبووین لەگەڵ حیزب دموکرات تەبلیغی خۆت دەکردی دوای فەرقی پێشمەرگەی کۆمەڵە و پرینسیپی پێشمەرگەی کۆمەڵە لەگەڵ پێشمەرگەی ئەحزابێکی دیکەت باز دەکرد زۆرتر تەبلیغاتەکانمانەوە بوون یارمەتیمان بۆ کۆمەڵە کۆدەوە سیاسەتی کۆمەڵان بە خەڵک ئاشنا دەکرد بالاخره فەرقی کۆمەڵە و فەرقی ئەو حیزبەی دیکە ئەوەیە کۆمەڵە ئەوەیە لە حیزبێکیکە ئەوەدا لە یاسادمانیشکە نەوەیشکە بیر و بۆچوونی خۆی باز دەکا ئێمە ئەو لە پێناو لە پاڵ کاری نظامیشدا ئەو کارانەش یارەوە کاری ئەسڵی و سەرەکی ئێمە بوو وەک کۆمەڵە وەک پێشمەرگەی کۆمەڵە لەو جەولانەی کە تێیدا بەشدار بووی بە پێی ئەزموون و تەجروبەی خۆت ئەگەر بیرەوەریەک لە پەیوەندی پێشمەرگە و خەڵک و پێشمەرگە یارمەتی و یا ئەسەن ئەو کێشە و ئاستەنگانەی کە لەگەڵ لەلایەن خەڵکەوە بۆ کۆمەڵە دروست دەبوو ئەسەن شتیوا پێشهات یا لەگەڵ شتیوا بەرەوڕوو بوونەوە ئێمە لەو بارەوە بەدەیان جار ئەو شتانەمان بۆ هاتۆتە پێشێ مەسەلەن لە تەقسیمکردی پێشمەرگادا دوات من ئەوە بڵێم بەڕاستی خەڵک فشاری لەسەر بوو بە تایبەت حیزبی شەرعی دموکرات و کۆمەڵەدا ئێمە زۆرتر لە منتیقەی بانێ بووین زۆر فشار لەسەر خەڵک بوو خەڵکی تر مەسەلەن کۆمەڵە دەهات حیزب دموکرات دەهات مجاهیدین دەهات مرەتەب ئەو دەهاتانە پێشمەرگەی تێدا بوو مژۆڵی پێشمەرگە هەبوو زەختێکی زۆر لەسەر خەڵک بوو لەو بارەشەوە زۆر جار ئێمە دەرگیر دەبووین زۆر جار دانیشتمان نەدەدرایە زۆر جار بەڕاستی لە ماڵیش ڕانەدەگیراین وا زۆر جاریشی تر احترامی باشیشیان لێگرتووی و زۆر استقبالیان لێکردووی زۆر باشی جوەریان گرتووی مانەوە واقعیەتێک بوو ئەمە زۆر جار ئەسەر نانیانە یا دەرگان لێ دەکەیت بەڵام تۆ خۆ پرینسیپی حیزبەکە ئیجازەی پێ نەدای پچی زەخت لە کابرای کابرا حەقی خۆی هەتێدی شارێکی لەسەرەمان دوو بووە ناڵام ئەو شتانە بووای ئەو پرینسیپی کۆمەڵە هەیە بوو ئیجازەی پێ نەدای تۆ تعدا لە کابراکە یا زەخت بۆ ساڵ ماڵەکە دێنی زۆر جار دەرگیری شتیوا بووین بەڕاستی کاتێک مەجموعەیەک هێزێک ڕوو دەکاتە ئاواییەک تەبێتە وەک باست کرد دەبێت دابەش بن بۆ ئیستراحەت و مانەوە ئەو دابشکاریە کاتێک ماڵێک لێ نەزەردەگیرا ماڵەکە بەرمەبنایەوە بوو کە و کەسە لایەنگر بوو دۆستی کۆمەڵە بوو یا بێ جیاوازی دەستنیشان دەکرا بچنەوە ماڵە بمێننەوە و لەوێ ئیستراحەت ئێمە لەو دیاتانەکە چوین پێشمەرگەمانداوە یا لە تاریخ شوراوە ئەو کارە دەکرا و یا لە تاریخ دۆست و ئاشنانی کۆمەڵەوە یارە زۆمەزەمە زۆر دیار دەسووی ئەکسەری لاهەنگری کۆمەڵە و یا دۆستی کۆمەڵە بوون یا بەهەرحاڵ نەوەیەک بوون ئێمە لەو تاریخەوە پێشمەرگەماندا بەش دەکرد درست باس دەکەی لە شوێنێ لە زیندانی بەردەسوور کار دەکەی یا لەوێ ئەرکرد پێدەست پێدرێ زیندانی بەردەسوور تایبەتمەندیەکی بوو چێ بوون زیندانیەکانتان ئەساس زیندانی بەردەستوور زیندانی مەرکەزی کۆمەڵە بوو زیندانێکی گەورە بوو جەماعەتێک زۆری زیندانی تێدا بوون مەسئولی زیندانەکەمان مامۆستا ساڵە بوو یەدی بگلەری
ومن بۆ 6 مانگ لەوێ مەعموریەتم پێسپێدرا بوو حفاظەت لە زیندان و مەسەلەن هەواخووری بە زیندانیەکان لایش کەشم بە تقریبا بەشێکی تەدارکاتشم پێستاوە خرید مەسئولی خرید بووم دەچنم بازارێکی لێ بوو لە خوارێ بنێوی قاسمەڕاش من لە زیندانی بەردەسوورەوە دەچم زۆر خریدمان دەکرد من و مام جعفەر بوون یادی بەخێر وەک شاهیدێکی زیندوو ئێوە زیندانەکە زیندانی مەرکەزی بووە تەبیعەتەن جۆرها زیندانیتان بووەوە لەوانە زیاتریش دەبێت ئەسیرەکان بێت ئەو کەسانی کە سەر بە هێزەکانی ڕژیم موشتەن تەبیعەتەن بەرخوردتان یعنی تۆ بخۆدیشێک لەو کەسانە بووی کە مدەتێک لەوێ دەبی بەرخوردی پێشمەرگە بەرخوردی کۆمەڵە بە زیندانی چۆن بوو ئەگەر باسی بەرخوردێکی زۆر ئینسان دۆستانە بوو بەرخوردێکی زۆر باش بوو لە هیچ شتێکیان کەمە ئەو خواردنە ئێمە لە ماڵەوە لە بڵێن لە زینداندایە لە خودی ئاشپەزخانە لە سازمانی خواردنی ئێمە و خواردنی زیندانەکان یەک بوو هیچ یانی لە لەحاز خواردن و غەزا خواردنەوە هیچ فەرق و جودایەتێک نەبووە و کاری ئامۆزشی لە نێو زیندانەکاندا هەبوو قسەیان بۆ دەکردن بەهەرحاڵ بیر و ڕای کۆمەڵە و سیاسەتی کۆمەڵان پێدەناساندن کە بابە ئێوە بۆ گیراون یا سیاسەتی ئێمەیە یا ئەو تەبلیغاتی کە جەمهوری ئیسلامی بەرحەلەی کۆمەڵە یا بەرحەلەی ئەو سازمانە کردوێتی ئەوە نییە ئەوە واقعەتی ئەو حیزبە ئەوەیە ئەو بەرخوردی ئێمەیە ئێمە ئینسان کوژنین ئێمە لەخۆڕات کەس ئەزیەت و ئازار نادەین بەهەرحاڵ لە شەڕێکدا بوون دەرگیر بوون ئەلبەتە ئەنواعی تێدا بوو کەسی زۆر ئیدۆلۆژی تێدا بوو کەسی تێدا مەسەلەن سەرباز بوو ماوەیەک زیندانی تێپەڕ دەکرد و یادەیە ئەس خەزە لەوانە جەمێکشان زۆر جار دەبوون بە پێشمەرگەی کۆمەڵە چون سیاسەت و بیر و بۆچوونی کۆمەڵیان بۆ ڕوون دەبەوە یا ئەو تەبلیغاتی کە جەمهوری ئیسلامی بەدژی بە تایبەت کۆمەڵەوە ئەوانە دەیکرد واقعیەتی نەبوو بۆ ئەو زیندانیانە زۆریان بۆیان دەردەکەن بەهەرحاڵ کەسی ئیدۆلۆژی شەبوو کە ئەسەن بۆ هین نەدەبوو بۆ دەتوانین قەنەعاتی پێ بکەیت خلاصە من دەڵێم بەرخوردی کۆمەڵە بەرخوردێکی ئینسان دۆستانە ئینسان بەرخوردێکی زۆر باش بوو بەڕاستی دیارە ئێمە گەنی هەتا ئێستاشی لەگەڵ بێ سیاسەتی کۆمەڵە یەکێک لە ئەولویەتەکانی نەهێشتنی زیندان و زیندانی و شکەنجە و کوشتن و زەجر و ینی کوشتن و بڕینی زیندانی بۆی پرسیارم کرد بەڕاستی ئەوە ڕەچاو دەکرا لە خودی زیندانەکان یا تەعامل لەگەڵ ئەسیرێکی دوژمن کە دەکەوتە دەست پێشمەرگە ئەوەی کە پێی معتەقدین لە کردەوەشدا ڕەچاو دەکرا ئێمە من بۆ خۆم بەشبعاڵی خۆم لە ئەکسەری عەمەلیاتەکاندا دەرگیریەکاندا کە تووشی بووین ئەسیرمان گرتووە کە تۆ وەختێک کەسێک یا بە بریندار یا بە ساعتی ئەسیرت کردووە بە پێی پرینسیپ و سیاسەتی حیزبەکەت بەرخوردی پێ دەکەیت کە لە ناو کۆمەڵەشدا ئەوە بووە کە تۆ کەسێک وەک ئەسیر دەیگری دەبێت ڕێزی لێ بگری دەبێت بەرخوردێکی ئینسان دەستانەی پێ بکەی و چی حەقە ئەوەی پێ بدەیتی بۆیە من ئەوەندەی دیم و بەڕاستی بەرخوردی کۆمەڵە بە تایبەت بە زیندانە بە ئەسیرەکان کە لە مەیدانی شەڕدا دەگیرن بەرخوردێکی زۆر ئینسان دۆستانە بوو دیارە مەسەلەن زۆردار ئەزیەتیش دراوە زۆردار مەسەلەن خۆشی عەکسول عەمەلێکی نەوعیشی لە خۆ نیشانداوە مەسەلەن خودی زیندانێک یا پەلاماری پێشمەرگەی داوە زۆر نمونەی ئاوا بوو کە پەلاماری پێشمەرگەیەدا چەکەی لێ بستێنێ بەرحاڵ بەڵام بۆ حاڵەش پێشمەرگەی کۆمەڵە ئەو پرینسیپەی ڕاعایەت کردووە کە بەرخوردی ئینسان دۆستانە بە زیندانی بکە یا بە ئەسیرێک بکە لەو توولی دەورانی پێشمەرگایەتی و دەرگیری لەگەڵ هێزی دوژمن چ خاتراتێکی خۆش یا ناخۆشت هەیەگەر بۆ باسکردن بێ و حەز پێ باسک من بەهۆی ئەوەیە زۆر یعنی نیوەی عمری پێشمەرگایەتم لە کاری نظامی و جەولە و مەعموریەتی نظامی وانەدا بووم زۆر بیرەوەریوان بەڕاستی بیرەوەریەکان بە خۆش و ناخۆشەکەیەوە من لە بیرەوەرێکی ناخۆش باسی دەکەم هەرەوەی کە لە بیداەتی قسەکاندا دەستم پێکرد باسم کرد باسی شەید ئەمیر
شهید ئەمیری ئاڵی خەڵکی سێرێ بوو ڕەفیقی منداڵیم ڕەفیقی دەورانی تحسیلم بووە و هەر بە یەکیشەوە هاتین بۆ پێشمەرگایەتیە ئینسانێکی زۆر دەسوور ئینسانێکی زۆر بەتوانە ئینسانێکی زۆر زۆر باش بوو دڵسۆزی کۆمەڵە بوو بەڕاستی من بۆی ئەو بیرەوەرە باز دەکەم ئەسەن زۆر زۆری بۆی بەپەرۆژم چونە مەیدانی شەڕدا تێدا چوونە تەقەی لێکراوانە هەراڵە ڕووداوی خنکانی شەیدەمی بۆ مەشین بوو من ئێمە جەمێک پێشمەرگەم و لێوە مەلەمان دەکرێت من بە چای خۆم یانی لەبەر چای ئێمە شەیدەمی لێوە خنکا و بەداخەوە گیانی لەدەست داوێتر دوای 16 ڕۆژ ئێمە جەنازەکەمان دیەوە یعنی ئەو بیرەوەریە قەت دەبێت من ناچێتەوە ناخۆشترین بیرەوەریم بیرەوەری ناخۆشی خۆشمان زۆر زۆر بوون بەڵام ئەوە یەکێکیانە لەوە کە ینی منی زۆر زۆر ئەزیەت کردووە وە دەیان ڕەفیقی باش دەیان فەرماندەی قارەمان و دڵسۆزی کۆمەڵە لە پاڵ دەستما گیانیان بەخت کردووە هەمووی ئەوانە بیرەوەری ناخۆشم بۆ من پێشی خۆش من بۆی باسی بکەم کە واقعاً ئیفتخار بە پێشمەرگەی کۆمەڵە دەکەم ئێمە لە دەورانی دەرگیریمان لەگەڵ حیزبی دموکرات فشارێکی زۆرمان لەسەر بوو شەڕ ماندووبوونی برسیاتی تونیاتی بێجێگا و ڕێگایی هەمووی ئەوانە لە مەنتیقەی بانێ پێشمەرگە زۆر زۆر فەرسوودە بوو ئێمە بەهەڕەکەن پێشمەرگەی ناوچەی سەردەشتێ بووین لە زۆر شوێناندا حزورمانە بوو لە بانە مەسەڵەن بڵێن جەولەمان کردو بۆ مەنتیقەی بۆکان و سەقز و ئەوانە دوای ئەو دەرگیریانە کە تەقریبەن تەمەرکوزێکی گەورە لە مەنتیقەی شرێرە دروست بوو کە ئەو فەرسوودانەی باسم کرد ئێمە لەوێ حزوری پێشمەرگەوە ئەن چاو لێکرد ئەو هەموو هێزا و هەموو نیرووە کۆبەتەوەوانە دوای ئاژوان گیرە ئاژوان حیزبی دموکرات گیرە لەوێ دوای ئەوە ئێمە ڕۆشتین بۆ مەنتیقەی مەریوان لەوێ چەندین عەمەلیاتی گەورە کرا پاگای ڕەشەدەی گیرە دوای چوونە ناو شاری مەریوان عەمەلیاتێکمان کرد لە مەقەڕەی بەسیجیماندا بۆیە ئەوە بازەکەم باسی فداکاری خەڵک دڵسۆزی خەڵک ئەو هەموو ئیمکاناتی من بەڕاستی ئەو نەو هاوکاری و دڵسۆزیەمان دیار هەبوون بڵێن لە مەنتیقەی خۆشمان ئەوە لە بانێشمان دیوە لە مەنتیقەی سەردەشتمان دیوە بەڵام ئەوەی لە مەنتیقەی مەریوان ئەمن دەمدی مەسەڵەن دەچووی هەر مەخفیگایەک دەچووی هەر شوێنێکی ئیسراحەتگایە تۆ ئیسراحەتی لێ بکەی یعنی بە ماشێن و بە بار و بە هەموو نەوعێک ئیمکاناتت بۆدا یعنی پێشمەرگە لەو پەڕی هینی دابوو لەو پەڕی توانە لەو پەڕی بڵێن شاد ئەو پەڕی هینی بوویدی جۆرێک ڕفاهێکیان بووە جۆرێک تەمین بوون دابین کراوە لەلایەن منزورمەوە بوو کە ئەو هەموو ئیمکاناتە بە لێشاودا ئەو ئەستەقباڵی لە پێشمەرگە دەکرای دێمە ڕۆحیەکێ بە پێشمەرگەدا ڕۆحیەکێ بە ئێمەدا بەڕاستی هەر هەڵدوای ئەوانە و لەوەدا حەمەلەن شەڕی حیزبی دموکرات و کۆمەڵە بەرەو تەواوی چوو ئەمن تەقریبەن دەورەی نزیکەی 7-8 مانگ ئێمەدا لەو شەر لە سەختترین شەرایەتدا هەم لەگەڵ حیزبی دموکرات و هەم لەگەڵ کۆمەڵی ئیسلامی دەرگیر بووین دوایتر وەردە هاتینەوە بەرەو مەنتیقەی شلێروانە و بەرەو ئۆردوگاکان و من بیرەوەیەکیش باز دەکەم هەرچەند زۆر کاتت حەزەکەم لەوەرێ بەڕاستی ناڵێم پێ بۆ خۆم باوەڕم بە مەعجزە نییە بەڵام ئێمە واحیدێکی نظامی بووین ڕۆژبوونەوە بۆ هینێ بۆ مەنتیقەی سەقزی یەک دوو عەمەلیاتمان کردن دوای عەمەلیاتەکە ئێمە ڕۆشتین بەرەو تورجان شەو دەبوو لە پشت ئاوای تورجان مەخفی بانە ڕۆژەکەی مەخفی بانەوەی ئەوانە بڕۆین بەرەو مەنتیقە یا بەرەو ناودەی تورجان ئێمە شەو دوو دانە نیگابانمان دانابوو بۆ بانی کە هەستاین هەرچوا دەوڵەمان جاش و پاسدار و ئەوانە بە دەوڵەمان گیراوی تر ئێمە تەقریبەن هێزێکی تەقریبەن 45 نەفەر 50 نەفەرێک دەبووین لەوێ دەرگیر بووینی دی تر هێز وشتمان بردە سەرێ ئەوانە لە شیوێکدا لە شیوەکە بەرەو سەر ڕۆشتین
کە چوین لەسەر چێوەکە دەورەمان گیراوە هەرحاڵ تەقە و ئەولا و قسە باسوانە جەماعەتێک لەولاوە هاتن من و کەریمی ئەلخانی زادە و سێ چوار نەفەر پێشمەرگەییەکە ئەوان ڕوبەڕووی مەدامەش ڕوبەڕووی وان هاتین تقریباً بڕێک فاسیلەمان بوو هەراوە دەنگمان بە یەکتر دەگەیشت ئەوان لیان پرسین ئێوە چیەن ئێمە دەماکەوە ئێوە چین یان ئێمە هێزی هینن گروی زەربەتی میداوێن ئیتر لەو کاتە دەناڵم کەریم ئیبتکارێکی بەکارهێنا ئیتر ئەمەش هێزی گروی زەربەتی بۆکانین ئەوە زیندی انقلاب لەو خوارەیە ئێمە چاوەڕوانین کە دێنە سەرێ ئەمەش ئێرەمان لێبتون دیان ئێوەش لەوە ڕاوەستن لەسەر باسەدا ئێمە دامەزران ئەوانیش دامەزران تا لای ئێوارێ تقریباً بڕێک هەوا بەرەو درەنجە ڕۆشتوانە ئەوەی هەزانە کشانەوە ڕۆشتن ترێ ئێمەش ئاوان لەوێ نەزاتمان بۆ ئەوەش پێما بوو یعنی شوێنێک بۆ مناتەقێکی ئەشغاڵی هەر چوار دەورەی هێزی دوژمن دویزیک بۆکان نزیک سەقس ئێمە بەڵام لەوێ بەو نەوعە توانیمان جانی پێشمەرگەکانمان بپارێزین ئەوە ئیبتکارێک بوو من لە زۆر شوێنیشدا باسم کردەوە ئیبتکارێکی زۆر باش کە توانیمان ئێمە لەوێ دەرگیر نەبین بەهەرحاڵ نەجاتیشمان بێت بێگومان وایە دواتر کە دەچنە مەنتیقەی شلێروشتە لەوێ هەم لە واحد ئامادەدا و هەم لە بەشی مرکزیەتدا ئەرکوشتت پێدەپێدرێت لەوێ معمولاً واحد ئامادە ئەرچی چ بوو چی دەکرد واحد ئێمە کە لە شێر لە هاتینەوە ماموریەت هەڵبەتە ئەوەی لە واحدی ئامادە من پێش ئەو ماموریەتە بوو من باسی واحدی ئامادە دەکەم پارێزگاری لە ئەندامانی کومیتە مەرکەزی مەسەلەن ماموریەتیشان بڵێن بە ئەندامێکی کومیتە مەرکەزی یا کەسێکی دیپلۆمات بۆ شوێنە یا بۆ شارێ زۆرتر بۆ شارەکانی نەزم کەرکووک و ئەوانە بۆیە هێزیان لەگەڵ نەدەنان بەڵام بۆ مەسەلەی دیپلۆماسی بۆ مثلا بۆ لای یەشێتی یا بۆ لای ئەحزابێکە یا بۆ لای کەسێک شوێنێکیکە هینیان دەکرد دەبوو جەمعێک پێشمەرگە لەگەڵ ئەوانە بن پارێزگاری لە کومیتە مەرکەزی و لە ناوەندی دا بۆیە من ئەوەش باز دەکەم منیاندا بە واحدی ئامادە ماوەیە تقریبا یەک دوو مانگ لەوێ بووم ئەوجارێ وەڵامیاندا من کاهین کەم ئێمە واحدێکی نظامی دەنێرینەوە بۆ منتیقەی بۆکان و سەقزەوانە ئەتۆ دەبێت بێەوە ماموریەتێکمانەوە ماموریەتە زەروریە و دەبێت بچی لەگەڵە و جەماعەتە بچی بۆ ماموریەتە بە جێگای من هینیاندانە بەداخەوە زۆر بەداخەم ئێستاشان لەدڵمدایە کۆکە گرژاڵیاندانە جێگاوی حواس کردیتە من ڕۆشتم بۆ ماموریەتە و کە ئێمە لە منتیقەی سەقزەوانە بووین ئەو ڕووداوی سەدیق ڕوویدا زۆر بەداخەوە من ئێستاشا دەڵم ئەگە من نەچوو بامایە ڕەنگە ئەو شتە نەبایە بەڵام دیار بۆ کابرا پلانی هەردانا بوو شتێ هەبوو کردایە کاتەکەمان وردە کەم دەبێتەوە بۆی پێم خۆشە هەتا کۆتایی هەتا ئەم کاتانەی خۆناکانی ژیان باس بکەین بە کورتی چۆن دەبێت دواتر تەسمیم دەگری دەچێت دەرەوەی وڵات ساڵی 92 و ئەوانە بوو کە بەهەرحاڵ بڕێک باس و زەدەلەوانە لە نێوتەشیدادا دروست بوو مەسەلەی میدی کرێکاریەوانە و وردە دیار بوو جەماعەت دەڕۆنەوەوانە و ئیتر دەستەوانە ئێمەش تەسمیمانگە دەستقەدا من پێشم خۆش نەبوو بەڕاستی بەڵام ئیتر وا بوو شتەکە وا بوو کە ئێمەش ڕوو بکەینە هەندەرانەوە هاتین بۆ تورکیە و لە تورکیش هاتینە فینلاند باز دەکەیت لە سەرەتا دەچێ فینلەند و دواتر سوئێد هۆکاری ئەوەی کە لە فینلەندەوە دواتر دێ سوئێد عەزەمە دەکەی بۆ سوئێد چییە؟ ئێمە کە لە تورکیا هاتین بۆ فینلاند هەیەتی فینلاندی وەریانگرتین ماوەی 9 ساڵ لە فینلاندێ بووین بەڵام بەهۆی ئەوەی کە خزم و شتمان ڕەفیق و دۆست و ئاشنامان خزمەمان زۆرتر لە سوێدێ بوون هاتوچۆمان زۆر بوو هەر بەو دەلیلە تر تەسمیمانگرت لە تەرێق کارەوە بێین بۆ سوێدێ لە سوێدێ نەشتەجێبین ژیانی تایبەتیت چۆن بووە کەی
هاوسەرگیریت کردووە سەمەرەی هاوسەرگیریەکە و هەتا ئێستا ژیانی خانەوادەیشتان چۆن؟ ئێمە ساڵی 1986 بوو ژیانی هاوبەشمان پێکهێناوە لەگەڵ گەوهەر سێری کچی کاک مامۆسی سێری سەمەرەی ژیانی هاوبەشمان ئێمە سێ مناڵە کچێک و دوو کوڕمان هەیە گەورە بوون تەمەنیان هەیە ژیانی خۆیان دەکەن و کار و ئەوانەیان کردو ئێمەژی تەرجیانمان لەم بەردەوامە و هیوادارم کە هەر خۆش بن بۆ یەک هەر سەرکەوتوو بن لە پرۆسەی پەنابەریدا ئاستەنجێکتان بۆ دروست بوو تا خۆتان جێدەخەنەوە لە ناو کۆمەلگادا و فێری زمان و کار دەست دەخەن و بەتایبەت بەڕستان کە لە فنلاندی شۆ جارێکی دیکە دێنەوە بۆ سوێد و ئەوەش بەخۆی دوو تەفاوتە. ئێمە ژیانی پەنابەریمان دیارە لە تورکیا بڕێک لە مەترسیدا بوو ئێمە جەمعێکی زۆر بوون دیارە یەک دوو شەوگرتیانین لە زینداندا تورکیا تر نەمان ئەوان ئێمە فریدانکتیانەوە بۆیە کاروشتان پێ بدەین وایەتر هەر لەو سەر و حەدەدا بوو جەماعەتێکی زۆریان دیپۆر کردەوە بەرەو ئێران کە بیان نێرنەوە تر خەڵک بەریان پێگرتن و یوێن دەخالەتی کردوانە ئەوانە گەڕانەوە ئێمەش دوای ئەو جەماعەتە ئێمە لەو لیستەدا بووین ڕاستی مەسەلەی پەنابەریمان دیارە کاتینە فنلاندێ ئیدامەی مەدرسەماندا و فێری زمان بووین و کارمان کردووە و ئەوانە دوای در هەرکتم بەدەلیلەوەی کە خزمشتمان زۆر لە سوێدێ بوو وامان کرد هەر لە سوێد نیشتە جێ بووین کارمان کردەوە خۆم ڕەستورانەمە بوو گەوەری شەرکاری دەکرد ئێرەکاندا لە مەدرسەی فنلاندی سوێدی بڵێن ئێستاشە لەوێ کار دەکات یانە بەکار پێدا وەک معلم. لە پەنا ژیانی شەخسیدا بەردەوام ئێوەمانان دەغدغەیەکی ڕابردووتانە هەیە مەسایلی سیاسی و بە تەواوی هیچ کات لێدا نابڕێن لە دەرەوە چی دەکرێت وەکو فعالیت سیاسی ئەگە بڵام کاری سیاسیتان کردووە چیتان کردووە چی دەکەن تەبێتە؟ ئێمە کە بەهۆی ئەوەی لەگەڵ کۆمەڵە بووین و عمرێک ژیانمان لەگەڵ کۆمەڵە بەسەر بردەوە بەڕاستیەوە وەک ئیفتیخارێکە وەڵامی کە پێشنەوەگەی کۆمەڵە بووین وایە ئەوە هەمە ئەو ڕۆلیایە هەمیشە لە سەرماندا بووە هەمیشە بیرت لە کۆمەڵە کردەوە بیرت لە داهاتوو کردوێتەوە بلاخەرە سەمەرەیەشی هەبێ ئەو هەموو زەحمەت و فعالیەتەوەوانە ئەو هەموو ماندووبوونیە برینداری نازم برسێتی و هەموو ئەوانە لێرەش ئێمە هەر لە مەشغەڵەمان بووە مەشغەڵە مەسەلەن لە زۆر مناسباتەکاندا لە زۆر شوێنەکاندا بەشداریمان کە تەزاوڕات بووە بەسەلەن بەشداریمان کردووە یاین غەیری مستەقیم ئێمە بەڕاستی لە کۆمەڵە و لە بڵێن لە سیاسەتدا نەبڕین ئەمە دەخالەتمان کردووە بەپێی توانە و بەپێی مەزالە کە هەبێ و بەهۆیەوە کە لێرە تۆ ژیانی شەخصیشت دەبێت لەچاو بەرچاو بگری کاریشمان کردەوە بەهەرحاڵ تا حدێ سەمپاتیمان بەلای کۆمەڵەشدا هەر بووە نزیکترمان لەگەڵ کۆمەڵە هەردا نەبڕاوە ڕاست. من پرسیارێکی زۆر تایبەترم نەماوە ئەگەر شتێک هەیە بۆ تون و لە پرسیارەکاندا نەهاتوون پێویستە ئاماژەی پێ بکەی فەرمووکات لە اختیارتدا ئەگینا دواتر بەیەکەوە لەگەڵ بینەران ماڵاوای دەکەین. قوربان زۆر زۆر سپاس کاکەرێ من شتێکی وا تایبەتی هەڵبەتە شت زۆر ئەگە باسی کرد بەڵامدا بەپێی کاتەکەوانە ڕەنگە مەجال شتە نەبێ جارێشکی دەستخۆشی لە تۆ دەکەم و لە هاوکارانت زۆر ڕێز و سڵامەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و دەستان خۆش بێ کە و دەرفەتەتان بە ئێمەدا کارێکیش زۆر زۆر باشە من ئەوە پەیامێک چەند جاریکە لە مناسباتەکانی کۆمەڵەدا من دەقیقەن ئەوەم باس کردەوە کومە جەماعەتێک پێشمەرگەی قەدیمی کۆمەڵە زەحمەتی هێن کێشاوە ئەوانە دەبێت بە نەوحێک بەسەر کرێنەوە ئەو بەرنامەیە بەڕاستی شتێکی زۆر زۆر بەجێهێز دەستخۆشیتان لێ دەکەم هیوادارم هەر بەردەوام بێ ڕێز و سڵاوم بۆ هەموو لایەکان هەیە و هیوای سەرکەوتن بۆ هەموو لایەکان زۆر زۆر سپاس بۆ کاتە کە بەمتان بەخش. زۆر سپاس بۆ بەڕێزشتان بێگومان
یەکێک لە ئامانجەکانی بەرنامەی ژیان و خەباتی یاران ئەوەیە کە ئەگەرچی ناتوانێت حەقی خۆی بە تەواوی بدا بە کەسانی وەک ئێوە وەک بەڕێستان، بەڵام لانی کەم دەیەوێت وەکو بایەخدانان، وەکو ئەرزشدانان بۆ ئەو مێژوە بۆ ڕابردووە پڕشانازی و پڕ لە فیداکاری کە ئەمسالی ئێوە کردوتانە و بوتانە ڕێزدا بنێت و ئەم بەرنامەی هەدەفەکەی ئەوەیە، ئەگەرچی گوتم ناتوانێت هەش خۆی پێ بدا. بەهەرحاڵ زۆر سپاست دەکەم، هیوادارم کە لە هەموو قۆناغەکانی ژیانتدا هەر وەکو تا ساتان سەرکەوتو و ساو سڵامەت بن، هەموو خۆت هەم بنەماڵی بەڕێستان. خۆشحاڵ بووم بە بەشداریت. میشەروە زۆر سپاسان دەکەم بۆ هەموو ڕێز و سڵامەیە بۆ هاوکارانتون هەموو لە دەستان خۆش بێت. زۆر سپاس کاکەریمجان. بینەرانی عزیز و خۆشەویست، ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا پێشکەشتان کرا وتوێژێک بوو سەبارەت بە قۆناغەکانی ژیان و خەباتی هاوڕێ کەریم عەلیپور ناسراو بە کەریم سیسەری، بەو هیوایی کە کات و ساتێکی بەسوودتان لەگەڵ بەرنامەکە بەسەر بردبێت تا بێگەشتەوەمان لە ئاڵقەیەکی دیکە هەر شاد بژین. L'amre pirata gizdanade e me come teni la mare. L'amre pirata gizdanade e me come teni la mare. Lo dunya e cine bo hajara o danani como gaytan. Lo dunya e cine bo hajara o danani como gaytan. راجی زداری لریشا دبیری روی آزادی گلمانتی راجی زداری لریشا دبیری روی آزادی گلمانتی کاراباری چینی کیره کار کاری نامی رگی کوشا کاراباری چینی کیره کار کاری نامی رگی کوشا آلای سوری شارش مناگه هر بروزی سرکم زیگه آلای سوری شارش مناگه هر بروزی سرکم زیگه رقابات من چنده سخت و دوره باچا دور من کل بیاگرگه رقابات من چنده سخت و دوره باچا دور من کل بیاگرگه L'amre pirata gizdanade e mai come teni la madre.